8 ساڵێک دروستکردنی ناوەڕۆک بە لامپ و تەختە و کارتۆن نورم کڕی ئەویش لە باشترینەکانی جیهان. سلااو هاوڕێیان، من سروشم و ئێرش کورتاییتێکە هەر وەک زانیتان نورم کڕیوە و لەو ڤیدیۆدا دەمانێت ئەمباکسی بکەین، لە باڵێکی خەین و باسی ئەوەی بکەین ئەگەر ئێوە لە سەرەتادان بەچی دەست پێ بکەن، نور بکڕن، نور نەکڕن، جیاوازی سافت باکسەکان چیە، جیاوازی ڤیدیۆ لایتەکان چیە، چ ڤیدیۆ لایتێک بکڕین و تەواوی ئەوانتان بۆ باز دەکەم و یەک کەڕەت بۆ هەمیشە دەتەحەسێنمەوە ئەگە بتان هەوێت نور بکن و ناوەڕۆک دروستکەن. سەرەتا بابزانین بۆ نورپەردازی ئێمە چمان دەوێت. ئەگەرمانی نور بکڕین پێویستمان بە ڤیدیۆ لایتە، پێویستمان بە سافت باکسە و پێویستمان بە یەکدانە سێپایە. جا ئەمن هەر کام لەوانتان بۆ باز دەکەم کە بۆ هەر کامیان دەبێتەوە چە بکڕن یا پێویستە بکڕن. هەر وەک زانیتان من سەرەتای ڕێگاکەم بە کارتۆن و لامپ و شتیوە بۆ خۆم نورم چا کرد، یەکدانە تیکە پارچەیەکم پێدادا و نورەکەم پێ نەرم کردەوە و یەک ساڵیشە هەر ئەبەوی من ناوەڕۆک دروست دەکەم و ئەو ڤیدیۆشم هەر بەوان گرتووە تا ئەوانەدا دەمەزین و چیان دەکەین. بەڵام ئێستا بە بچین ئەوانە بکەینەوە، ئەوانە هەمووان تایبەترا لە بەشی کۆتاییدا دەیکەینەوە. سێپایە چم کڕی؟ سێپایە بە نرخی جیاواز لە بازاردا هەیە. ئەگەر لە ڕۆژهەڵات بن هەیە لە 500-600 تمان ڕاهەیە هەتا 20 میلیۆن بە جیاوازی بە برند و بە نێو و بە جنسەکەیانە. هەیە جنسەکان پلاستیکە کە بە کەلک نایە، هەیە تەواو لە جنسی ئالمینیۆمە و ئاسن کە ئەوان زۆر گرانن. هەشە ئەو بەشە چاکەکانی وەک میلەکان لە جنسی ئاسنە، ئەو شوێنانەی وەک بایدەدی و پێچوشتەی پێچەکەی کەنا و مۆرەکانی لە پلاستیکە و کەمێک نرخەکەی گونجاوتر دەکات. منەوەم کڕێوە بە 1,50,000 تمەن ئایکینی 260 LS. لە خوارجدا هەموو مۆدیلەکانم بۆ نووسیون کە ئەوانی کڕێومەچنە و با بڕێن ئەوەی بکەینەوە لە سەرەتادا. ماشەڵڵا زۆریش درێژە بە کەمێک ئەوانە لە کادر بەرینە دەر بە قەستی پێشتر نەم کردوێتەوە بە چەندە درێژ. لەوانەیە لە کادر بچێتە دەرێ چون زۆر درێژە. ئەو کارتۆنەکەی بە فڕێدی ناوە. هەر وەک دەبینن سێپایە پێویستی بەوەی نیە کە بۆ خۆت ڕێشی بکەی و لە باڵێکی کێ یا کارێکی بۆ بکەی، بۆ خۆی ئامادەیە تەنیا پێویستە ئەو پایانەی دەربێنی تاوجیاگەدار قەتشم کار پێ نەکردو بۆ خۆم سێ پایم چاکرد بە تەختێک. ئەو پێچانەی کادردانە ئەو پێچانەی شت دەکەینەوە، حاڵتێکی فەنەریشی هەیە چا چۆنەوە ئەوە لە باڵێک دەکرێتەوە ئەوە دایدنی و دەسێت سەری نورەکەی لەسەر دادنی. منەوەی دەکەمەوە هەر لەکنە خۆمانی دادنیم توندی دەکەم ئەوە جا تەواو دیکەمەوە کە بزانن چەندە درێژە. ئەو بە لێرە بێ. ئەوە هەر وەک دیتان سێپایە. یەک شتان پێ بڵم، کاتێک کە سێپایە دەکرن شتێکی باش بکڕن، چون ئەو نورەی کە ئێوە لە سەریدا دەنێن لە هەموو ڤیدیۆ لایتەکە زۆر گرانە. خودای نەخواستە لێتان بکەوێ یا شتێک پێویستە یا لێتان خەرا دەبێ یا لێتان دەشکێ شتێکی بەسەر دێکەوە زۆر باش نیە. پس بۆیە سێپایەکی باش بکڕن کە دوایە پەشیمان نەبنەوە بووی. نور تەنیا بە ڤیدیۆ لایتەکە جێبەجێ نابێ، یعنی تۆ ناتوانانی تەنیا لامپێک یا گڵۆپێک دانەی و نورپەردازی پێ بکەی، پێویستە ئەو نورە بڵاو بێتەوە. نازەم لێم تێگەیشتن یاننا، پێویستە ئەو نورە نەرم بێت و بڵاو بێتەوە بۆی کە سێبەرێکی جوان لەسەر دوو چاوت چاکە و یعنی تیژ نەبێ دوو چاوت بریقەی بداتەوە. هەر بۆیە شتێکمان پێویستە بە نێوی سافت باکس. سافت باکسەکان چەند شێوازی جیاوازیان هەیە. سافت باکسی چوارگۆشەمان هەیە، سافت باکسی بازنەییمان هەیە. سافت باکسە بازنەیەکان چاترن، هەروان شێوازێکشمانەی پێدەڵێن لانتێرن کە بۆ زۆرتر بۆ ئەوەی دەبێ ئەوانەی کە جلوبەر گوشتیوە
ناوەڕۆکیان بۆ دروست دەکەم بۆ ئەوان دەبێت بەڵام سافت باکسەکانی دیکە من ئێستا چوارگۆشەکانم کڕێەوە چون نرخی گونجاوترە چوارگۆشەکە ئەگەر کڕیشتان لە براندی گۆداکس یا ئەگەر هەتابوونان لایت لەو دوانە بکڕن برندەکانی دیکە پێم وانێ لە بازاردا هەبێ ئەگەر لە باشوور دەژین لەوانەیە ئەپەچێر وانەشە بن لەوانیش دەتوان وەرگرن من لە گۆداکسم کڕێوە ئەو دوو شێوازەی دیکەی سافت باکسەکان یانی ئۆکتاباکس و پارابولیک لە هەمووان گرانترە و نورێکتان دەداتێک کە لەسەر سوژەی جوان متەمەرکێزە یعنی تەواو لەسەر وی ڕێک خراوە و ئەو بەر ڕووناک ناکە ئەوە بۆ دروستکردی ناوەڕۆک زۆر تایبەتەوە منیش لە داوتدا لەوی دەکەم ئەویش ئەنوای براندی هەیە نانلایتی هەیە ئاپەچێری هەیە گۆداکسی هەیە نیوێرشی هەیە ئەگەر بتانەوێ بکڕن لە سەرەتادا نیوێر دوای ئاپەچێر دوای گۆداکس دوای نانلایت جیاوازێکی وایە تەنیا دەنرخدایە بەڵام ئەگەر بوتان پێتان خۆش بوو نانلایتی بکڕن من نەبوو لە بازاریدا لەوەی نانلایتەکەی بکەم دەمەوێت دەگە ڤیدیۆی لایتەکە لە یەک براندی بێ و هەر بۆیە من گۆداکسەکەیم کڕی جا ئێستا بابزانی چی تێدا هاوڕێن ئەوە زۆر گرینگەها بەبێ بە پێی ئەو نورێک کە دەیکڕن و دوای پێتان دەڵم دەبێت چ نورێک بکڕن و سافت لایتێک بۆی باشە سافت باکسێک ببورن دێ بە پێوی هەڵی بژێرن جا خاڵێکی گرنگش کە ئاماژەی پێ بکەم ئەو سافت باکسانە دوو شێوازیان هەیە شێوازێکیان ئەوەیە کە یەک جار دەتوانی لە باڵێکی خێی وە خڕ نابێتەوە بۆوانە ناڵم پۆرتابل بەڵام شێوازێکیشیان هەیە پێیان دەڵم پۆرتابل وە خڕ دەبنەوە و دەتوانی لەگەڵ خۆ بیجۆزەوە یعنی بیبێ جێگایەک یا بۆ کەسێک ئەگە کار دەکەن پێی یعنی بیبەنە سەر پرۆژەکانتان بۆ سوودی لێ وەربگرن من لەوانم کڕێ ئەوانە زۆر باشترن وەگەر لە داهاتوودا بتانەوێت خڕێکەنەوە یا جێگاتان کەم بێ زۆر بە هاسانی دەتوانن سوودیان لێ وەرگرن دەگەڵی مردن هەر وەک دیتان ئەو میلانە دەستنە لەو گۆشانەوە دەزم دەکات دەدیارێنە دەستنە ئەدێرە وە قایم دەبن یەک خاڵشتان پێ بڵم کاتێک کە وڵێ ئەوەی قفڵ مەکەن جا بتانەوەی تێکن جوانزانەوەی شتکەنەوە بێتە دەرێ ئەو گۆشانەی تێکەن دو پاڵی پێونێن و توندیکەن لەگەڵم بن ئەوەی جەلێ باخر کەمەوە کەمچی کار هەیە دە ڤیدیۆکەدا لەوانەیە یا کاتی بدەم یا خێراکی بەر مەسەرێک کە تاوەی جوان خڕ دەکەمەوە پێتان نیشاندام کە لە کۆتاییدا چی دەدێ شغلك تصبيحها تبع جوان دايخن ك نوري كده نيت ده إذا خاص بدنا نشتغل كل كده حتى ندري وش أيوة نوي جا ئێستا کەوماندانە باسی ئەوەی بکەم کە بۆی کە نورەکەمان نەرم بێ و جوان بێ و تیژ نەبێ دوو دانە شتمان هەیە پێی دەڵێن دیفیوزەر ئەو دوانە لە دوو لایەرە لێ دەدرێ یعنی دوو دانەی لێ دەدەی لە ژوورێرە نورەکەی دوو جار نەرم دەکاتەوە کە ئەوە زۆر باشە من لەوەی نازانم هەوڵی کە لەگەڕم هەردووشیان بە تاقی دەکەمەوە یەکیان دادنێم ئەوەی ژوورە دانانێم ئەوەی ژوورێش دادنێم زانین چی لێ دەچون تا ئێستا من بە تاقیم نەکردوتەوە کە بزانم چۆنە جنسی پارچەکەی زۆر تایبەتە هەرو جنسە تایبەتانەنە کە جیاوازی نێوان برندەکان نیشان دەدەن ئەو برندانەی کە هیچ نێو نیشانیشان نییە تکاتان لێ دەکەم تا ئەو جێ دەتوانن بۆ لایان مەڕۆن بۆ خۆتان بە کارتۆن و تەختەی نووری چاکەن بەڵام بەوان لەخۆرا پارەکەتان لە ئاوێ مەکەن چاترە هەروەک دیتان ئەوە دیفیوزەری یەکەم بوو کە دەنێوە ڕاستی سافت باکسەکەیدا دەبەسترێ دیفیوزەری دووهام ئاتژی چەسپی هەیە و زۆر بە جوانی دەوێتە خڕ دەبێتەوە بە ئەوەیانیش ببەستین
ئەوەی زۆر جوان لێدەن مێڵن گنج و شتی تێدا بکەوێ هەر بۆیە خۆشوو لەسەری هەبێ و تاوجێ بتوان لە سەرەتای چەسبەکەی لە وەڵەکانی دەن کە بە جوان بتوانن لایەی سێیەمیش کە پێتان دەڵم زۆر تایبەتە لێیدان. ئەوەش لای دووهەم کە نورەکەمان بۆ نەرم دەکاتەوە بەڵام لە هەمویان تایبەتتر بە تایبەت ئەگەر دەتان هەوێ ویددیوەکی سینەماتیکتان هەبێت شتێک لەسەر وانە دەدرێت پێی دەڵێن گریت دڵی لە ئەمریکای گەورە بوومە ئەوە تا دەڵی هێلانە زەرگەتەیە یا زەردەواڵە نورەکەی جوان سێبەر وشتی پشتەوە ڕووناک ناکە لەسەر ئەو کەسەی دەبێت نورەکە کە قسان دەکا یا دەتان هەوێت متەمەرکز بێ لەسەروی و ئەوە زۆر تایبەتە هەر بۆی دەڵم ئەگە کاتێک کە نورتان کڕی هۆشوو لەسەروەی هەبێت کە گریدی لەگەڵ بێت یان نا گریدی لەگەڵ نەبێت هەرزانترە بەڵام ئێوە تاوجێک کە دەتوانن نورێک بکڕن کە گریدیشی هەبێت. خۆم دەکا دەردانیمە زە هاوڕێیان هەروەک بینیتان بێبن باسیوتان بکەم کە سافت باکسەکە چی لێ هاتەوە. سافت باکسەکە لە 5 بەش چاکراوە یەشیان ئەو پارچەی ڕەشەیەتی دەورێتی کە لە نێوێدا دەڵی شتێکی وەک زەروەرەخی هەیە کە نورەکەی بڵاو دەکاتەوە ئەوە یەک. لای دووهەم ئەو میلەکان بوون کە میلەکانی جوان وەک یەکدانە بناقەیە بۆی کە ئەوە شەق و جوان ڕاگرێ. سێیەمی دیفیوزەری یەکەمە کە نورەکەی نەرم دەکاتەوە دیفیوزەری دووەمیش نەرمتری دەکاتەوە ئەوەی کۆتایی کە زۆر تایبەتە پێدەن گریت گریدی شەرۆک پێم کتن نورەکەی لەسەر ئەو سوژەیە متەمەرکز دەکات بوون کە کوردێکی زۆر تایبەت نەبوو بەڵام ئەوایە جا ئەوەی دادەنین دەڕۆی نورەکەمان دەکەینەوە کە بزانین تایبەتەکە چیە. جا با بڕۆینە بەشە خۆشەکە یعنی ویدیۆ لایت لە تایبەتترین نورەکە لە تایبەتترین برەندەکانی جیهانە نان لایت و منی زۆرم خۆش دەوێت پێم وابێ بە چاودێرکردنی پتر لە 50 ویدیۆ لە درێژایی ئەو چەند مانگەی ڕابردوودا کە دەمەویست نوێری بکڕم لە کۆتاییدا گەشتمە ئەوەی کە نان لایتی FS 150 بکڕم کە بۆ دیوێکی 3/4 زۆر تایبەتە دیوێکی 12 متریدا زۆر باشتان دەتوانێت نوردات هەروەها دیوەکەشتان گەورەتر بێ و بتان هەوێت نەتان هەوێت زۆر هەمووی بڵاو بکەنەوە زۆر تایبەتە زۆر هەر بۆیە ئەوەم کڕی برەندێکی باشیشە و لە ئێستاڕەوەتان پێ بڵێم دووبارە بۆ لای ئەو برەندە چینیانە مەچن تکاتان لێ دەکەم خوددا ڕزانێت شۆڕ هاتوون برەندێکی وەک نان لایت لە تەواوی دنیا ناشراوە بڕۆن لەوانە بکڕن نان لایتی بکڕن گۆداکشی بکڕن ئەپچێری بکڕن نیوێری بکڕن ژیۆنی بکڕن ئەوانە بەنێوبانگن گارانتیان هەیە خدای نەخواستە کێشەیەشی بۆ بێتە پێشەیە دەتوانێت چاشتکەنەوە بەڵام ئەو چینیانە زیاتی دەچن ئەوە پێی دەڵێن کاسە ڕفلێکتۆر کە بە دەردی من ناخوا کەمەوە ئەوە کابڵەکەیەتی کە شکر بۆ خودای پێویستی بە تەبدیل نییە پێما بێ لە باشووریش هەر لەوەیە چونەوە چین و ئاسیا لەوەنە درێژیشە 3 میتر 4 میتر دەبێت و کابڵەکەش لێرەدانین دوودانە ئەو فیوزەشی لەگەڵە ئەو نازانم بۆ چ دەبێت بەڵام ڕوندەی دەزانم زیادیان داناوە کە خدای نەخواستە شتێک بوو بتوانی کەڵکی لێ وەرگری ئەوەی بەلەوبەری دانین کاسە ڕفلێکتۆرەکەمان چییە کاسە ڕفلێکتۆر بۆی دەبێت کە ئەگەر بۆ خۆت نورەکەت سافت باکست نەبوو بتوانانی بۆی بڵاویکەوە یا شوێنێکی پێ ڕووناکێ یا نورەکەی خڕ دەکاتەوە جوانتری بڵاو دەکاتەوە ئەوش بابێت لێرە دەگەینە ئەسکەکاری قوشە دنیادایش تێدایە دەفتەرچەیەکی ڕێنمایشی تێدایە بۆ قەلەمچەیە دیێرەدا بۆ دیێ دەست
بژم کارتۆنەکەی وەش لا دەبین جا شتە خۆشەکە نانلایتی FS 150 B ئەوەیان داناوە کە لامپەکەی یا گڵۆپەکەی هیچی لێ نەیە ئەوە با بە شێوازێکی گشتی چاوی لێ بکەین جنسی بەدەنەکەی پلاستیک و ئاسنە ئەو بەشانێک لە ئاسنی چاکراوە ئێرە لە ئاڵمینیۆمی چاکراوە ئەو دەژیرانەی پلاستیکە ئەو پایەی ئاسنە زۆریش شتێکی جوان چاکراوە ئەوانەی کە سوورەنی دەبێت لە هەردوو لە ڕەبی سوورەنی شلیکەوە ئەوە دەکرێت دەستگیرەکەشی پلاستیکە کە زۆری قورس نەکردەوە بزان کە نانلایتیش هەموو برندەکان ئەوانە هەتا ماتریالیە ئەو کەلوپەلەی کە بۆی چا دەکەن گرانتر بێ نرخەکەشی دەسێت سەرتر بۆ نمونە پێویست نێوەسن هەمووی ئاسم بێ ئەسم گۆداکسوانە بۆی گران ئاپەچەر بۆی گران هەمووی تۆ لە ئاسن کەڵی وەرگرتەوە کە ئەوە زۆر گرانی دەکا هەندێک تایبەتمەندی هەیە پێویستە لە سنوورەکان پێتان دەڵم جا با بڕۆین بزانین چی دیکەی هەیە و کاتی کڕیندا بۆی دە ماونتی بۆئنز بکڕن کە بۆچی پێدەن بۆئنز کاتێک کە سافت باکسەکەتان دەکەوێتە سەروەی بیخێنێتەوە تەبدیلی پێویست نەبێ تەبدیلەکانوانی مانتەکانە چکۆلەترە بۆئنز نییە ئەوان سافت باکس و شتی چکۆلە دەخۆن بۆ نمونە ئۆکساباکسی 600 دەخۆن یا پارابولی 600 توانە بوان دەبن بەڵام ئەوانە هەمیشە ئێوە بۆئنزی بکڕن کە لە بازاردا زۆرترە ئەوەش پایەیەکە کە نورەکە دەسێتە تێی لێرەدا بزانین چمان هەیە لێرەدا دوودانە قرتەمانەیە کە بیچیان نووری زیاد دەکا شدەتی نورەکەی زیادەکانی چیانیش ڕەنگەکەی باسی ڕەنگم کرد ئەلێر داوای بخێنەوە نووسرا FS 150 B دەمای کێلوینەکەیەتی کێلوینی لە سیفر لە ببورن لە 5,000 و خوردێک لە 2,000 خوردێک ڕاهەیەتی بۆ 6,000 و خوردێک کە دا بە درستی پێتان دەڵم و نورەکە گەرم و سارد دەکە هەتا لە خواردتر بێ گەرمترە تا لە سەرتر بێ چاترە بۆیەوە بۆ خۆتان دەتوانێت پێویست بێ بە شێوازێکی نور کە جێبەجێ دەکەن دەتان هەوێت بە پێوی دای لە بزانن بۆیە ئەوەش ئەگەر نورێکتان کڕێکە تەنیان کێلوینی دەمای کێلوینەکەیتان بۆ ڕێک نەخسترا هەرزانتر دەبێتەوە هەتاوانی هەبێت گرانترە هەندێک ڤیدیۆ لایتمان هەیە RGB-نە و ئەو بیێ ئاخریان دەبێتە سی ئەوانیش گرانتری دەکەنەوە ئەوان بۆ کاری حرفی و تایبەت توشتیوا دەبن یەک تایبەتمەندی دیکێک ئەوە هەیەی لێرەدا نازم دیارەیان نا فەنی هەیە بۆی کە دنیوێدا گەرم دانێوەک دەزانەوە گەرمدا دەیدی جا هاوڕێن نازانم دەکاتدرا دەیبینن یان نا کاتێککە لەسەر سێپاییدا دەنێن ئەوە هەڵدەبەسترێ جوان سرنج بدەنە ئەو بەشانە کەوانە قایم بن نەلەرزن ئەوانش کە دەرەجەکەی دەسوڕینەوە دەبێت نورەکەتان بە زاویە 45 دەرەجی لە خۆتان بە 45 دەرەجەش ئەوە عمودی بێ کە بتوانێت نورێکی باشتان بداتێ ئەوانە تونکەم ئێستا کاتی وەیە سافت باکسەکەی لەسەردانی بە کەمێکی بڵین کەمەوە خاڵێکی گرنگ کە ئێستا زانیم ڤیدیۆی لایتەکەتان ڕوو بە خوارێ مەگرن کە دوایە سافت باکسەکەتان نەتوان لەسەری دانێن ڕوو بە سەرێکان ئەوە کە ئەوە سافت باکسەکەی بێمنێت لەسەردانێن جا هاوڕێ هەر وەک دەکات دڕژدا دەیبینن ئەوە نوری سافت باکسەکەیە کە هەڵکراوە
ئەوەش نووری لامپەکەی من ئێستا نووری لامپەکەی دەگوژێنمەوە و نوورێکشم لە پشتەوە هەیە ئەویش دەگوژێنمەوە کە بزانین نوورەکەی بەوەی چۆنە. با من نووری لامپەکەی بگوژێنمەوە. ئەوەش نووری سافتباکسەکەی هەرچەند من ئێستا نورپەردازیم پێ نەکردو بە تاقیکەمەوە کە بزانم چۆن دەبێت ڕێکی بخەمە نا تەنیا بۆیەوە بە تاقیم کردەوە و هەندێک خاڵ و شتان لە ئێستادا پێ بڵم کە برایەنە کاتێک کە دەتانێت دەست بە دروستکردنی ناوەڕۆک بکەن لە وەی نەترسێن کە نورم نییە ئەو شتانە چۆن دەست پێ بکەین تا من ساڵێکە تەنیا بە کارتۆن بە پێم پێشتا نیشاندەم کە لە خۆرانەڵێن سروش قسان دەکە. ئەوت چا بە کارتۆنی چاکم کردو بە چەسپیلەکەم هاڵاندەوە دوودانە لام پیشم تێ هاویشتەوە بە سیمێکیش دەبەرقی دەدەم و پێی هەڵەکەم ساڵێکە کاری منی ڕاستێناوە و دەشمتوانی پێ بچمە پێشێ بەڵام ئێوە شایانی ئەوەن کە بەشتی باش ناوڕۆکتان بۆ دروست بکرێت هەر بۆیە ویددیۆشتاوەن بۆ دادنێم کە چۆنی چاکەن لە داهاتوودا بەڵام ئەگەریش ئەوەشتان چاک کرد یان شکر بە خودای پارەتان هەبوو و ویستان خەرزکەن و شتی چاک بکڕن هەروەکە پێم وتن بە دوای شتی چینی دامەڕۆن شتی خراپ مەکڕن کە ساڵێک 5 مانگ 6 مانگ کارتان بۆ کاوەی دیشان دێ بڕۆن بکڕنەوە بە قەولی ئینگلیشەی کە دەڵێن ئەوەندە دەوڵەمەند نەبوومە کە شتێکی دووزار بکڕم. ئەوەوە پرەندەکان بۆ ڤیدیو لایت نان لایت گۆداکس ئەپەچێر نیوێر دە سەرەتادا بەڕای من نان لایتی بکڕن و تازەش لی ناکشێنەوە هەر بۆی ئەپی مۆبایلیشی هەیە کە دەتوانێت هەموو شتەکانی ڕێک بخەن. سافت باکسەکان چوارگۆشەمان هەیە بازنەیمان هەیە بازنەیەکان ئۆکتاباکسیان هەیە پارابولیکیان هەیە پارابولیک لە هەمان گرانترە دوای ئۆکتاباکس دوایە سافت باکسی چوارگۆشە. سافت باکسی چوارگۆشە لە سەرەتای ڕێگادا دەتوانێت زۆرتان یارمەتی بدات کە وەک دەبینی منیش لێم کڕی بەڵام ئەگە کڕیتان گریددارێکی بکڕ و ئەگەر بۆشتان جێبەجێ بوو لە گۆداکسەکەی بکڕن فکرکەم هەرزانترە ئەوە زۆر تایبەتی شەیەنی وانێ کە بڵێ چونی هەرزانە ناپڕەندە لە تەواوی دنیاە نیوی هەیە. سێپایەکانیش دەتوان لە بڕندی ئایلکینە شتێکی وایکەنیەوە کەم لە خوارە بوداناون لەوێ بکڕن ئەو شتی چاک بکڕن وەڵام پشتی زۆر زۆر گران مەکرن ئەوە دەوروبێنی میلیۆنێک یا چەند دلار دەکە خودێ $12 دەکە پێمە بێرەوە دەکە لێرەوە ئەوەندەی زانەزانم لە نرخی جیهانەکەی چەندە ئەوەندەی پڵ پێ بدەن. ئەوە لەوانە بۆ شێوازی نورپەردازی و چۆن لەوانە کەڵە گۆرگرین باشترین مامۆستای جیهان کوێیە یوتیوبە. هەر پرسیارێکتان هەبوو بە ئینگلیسی بە کوردی بە فارسی بە عەرەبی بە تورکی هەر زمانێکی دیزان بیپرسن لە یوتیوبدا بۆتان دێنێ ئەگەر زۆرتان شارزای لەسەر ئینگلیسی نییە ئەو ماوەیەکی دیکە چاوەڕێ بن من لە ئینگلیسی لە یوتیوبدای ڤیدیۆیەک ئامادە دەکەم باسیەوەی دەکەم کە چۆن ڤیدیۆ ئینگلیسیەکان بە ژێرنووسی کوردی و فارسی چاودەکەین ئەوەتان بە جوانی پێ دەڵێم هەر بۆیە هەتا ئێرەگەر هاتوون زۆرم خۆش دەوێن چۆن ڤیدیۆ هیچ سێناریۆیەکی نەبوو و خۆمانێ ئەواتمان باکسم کردو و بە تاقیم کردەوە لە سەرێکمدانە سابسکرایب و لایکتان لەبیر نەچێ و ئەگە پرسیارێکتان هەیە لە کامنتا بیپرسن بە دڵنیای وەڵامتان دەدەمەوە وەڕێن بەئینتان دەکەم هەر پرسیارێک بتاوجێ کە ئاگادار بم. زۆرم خۆش دەوێن لەبیرتان نەچێت هەرچی هەم بێت لە سەری یارمەتی ئێوەیە تا ڤیدیۆیەکی دیکە خوا ئاگادارتان بێت.